تورکیا سنوورێک بە قوڵای 15 کیلومتر لە نێوخاکی ڕۆژاوای کوردستاندا دروست دەکات. لە ڕۆژهەڵاتی کوردستان مەترسی لە سێدارەدرانی 4 بەندکراوی سیاسی کورد لە ئارادایە. لە ئامەدی باکووری کوردستان پانێلێک بۆ وانەی زمانی کوردی ڕێک دەخرێت. سلااوان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵی پارچەکانی دیکەی کوردستانتان پێشکەشەکەم. تورکیا سنوورێک بە قوڵای 15 کیلومتر لە خاکی ڕۆژاوای کوردستاندا دروست دەکات و ئەو ناوچانە بە تورکیاوە دەبەستێتەوە. هێزەکانی تورکیا لە ڕۆژهەڵاتی سەرەکانیەوە دەستیان کردووە بە هەڵکەندن و دروستکردنی دیوارێک بە قوڵایی 15 کیلومتر لەو ناوچانە. دروستکردنی دیوارەکە لە کۆتاییەکانی ساڵی 2023 دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە. باز لەوە کراوە کە هێزەکانی تورکیا بەنیازن ئەم دیوارە لە ڕۆژهەڵاتی سەرەکانیەوە تا ڕۆژ ئاوای گرێسپی بە هەمان قوڵایی درێژ بکەنەوە. شەوی شەما 27 کانونی دووەم بنەماڵی 4 بەندکراوی سیاسی کورد بە مەبەستی کۆتا چاوپێکەوتن لەگەڵ ڕۆڵەکانیان بانگی بەندیخانەی ئەوین کراون و ئەمەش مەترسی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی ئەم 4 کەسەی زیاتر کردووە. بە پێی راپۆرتی کوردپا لقی جێبەجێکاری سزاکانی دادگای تاران و بەرپرسانی بەندیخانەی ئەوین شەوی شەما 27 کانونی دووەم پەیوەندیان بە بنەماڵی ئەو 4 بەندکراوە کردووە تاوەکو ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە بۆ کۆتاجار سەردانی بەندیخانەی ئەوین بکەن. کەمپینی بەرگری لەو 4 زیندانیە کوردەش لە بەیاننامەیەکی بەپەلەدا ڕایانگەیاند بە وردبوونەوە لە کارەکانی پێشتری کۆماری ئیسلامی ئەگەری لە سێدارەدانی ئەم 4 کەسە جددیە و پێدەچێت لە چەند کاتژمێری داهاتوودا سزاکەیان جێبەجێ بکرێت. کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی ئەمڕۆ یەکشەممە بە بڵاوکردنەوەی وێنەیەک باسییان لەوە کرد کە بنەماڵەی بەندکراوەکان لە بەردەم بەندیخانەی ئەوین کۆبوونەتەوە و داوای هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدانی ڕۆڵەکانیان دەکەن. ئەمڕۆ یەکشەممە 28 کانونی دووەمی 2024 لەلایەن بەڕێوەبەرایەتی کاروباری پەروەردەیی هوداپارەوە لە ئامەدی باکووری کوردستان پانێلێک لەسەر زمانی کوردی ڕێک دەخرێت. ئامانجی سەرەکی پانێلەکە هۆشیارکردنەوەی خەڵکە سەبارەت بە وانەی بژاردەی زمانی دای کە بۆ پانێلەکە بە شێوازەکانی کرمانجی و زازاکی زمانی کوردی و تورکی پۆستەر ئامادەکراون. پارتی دۆزی ئازاد ناسراو بە هوداپار پارتێکی ئیسلامی سوننەی کوردیە و لە 19 کانونی یەکەمی 2012 دامەزراوە. لە دوایین هەڵبژاردنەکانی تورکیا لە 14 ئایاری 2023 لەسەر لیستی ئاک پارتی بەشداری هەڵبژاردنەکانی کرد و 4 کورسی لە پارلەمانی تورکیا بەدەستێنا. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.